سرویسی رادیوی دنگی گلدبن. سلاوتان لبه هم کاتتان باش پارزان برمتی هاوکارانم حالاکانیم رو دوشمه نوزی شباتی 2024 تان پشکشکیم. لاشاو پنجمین روزی دا منگرتنی زندانیان با آزادی و جلان بردامه لدرجه کاروچالکی کام با آزادی جسیر ربر و جلان منگرتنی زندانیان سیاسی لترکیه با کوردستان لاشاو پنجمین روز دا بردامه زندانیان سیاسی لزندانکانی با کوردستان و ترکیه لچارچه علمتی آزادی با ربر و جلان چارەسەری سیاسی با پرسی کرد منگرتنیان لخواردن دست بکرد چالکی گل روز لاشاو پنجمین دا بردامه منگرتن لخواردن لبیس خوتی تشرینی دوم وقت با شکل علمتی آزادی با جلان چارەسەری سیاسی با پرسی کرد دست بکرد و برای تاکو 15 شباتی 2024 بردام بید. لا لندنی پایتختی بریتانیا با شرمزارکردنی پلانگەڕینی دەوڵەتی 15 شوبات بە بەشداری سەدان کەس ڕێپیوانێکی ماوەندرێژ بەڕێوەچوو لە گەڕبوونەوەکەدا کەسانی ئینتەرناسیۆناڵیست نوێنەری ناوەندە دیموکراتیەکان بەشداریان تێدا کردووە. سای سروچ و ئاسو کامالی هاوسەرەکانی ئەنجومەنی گەلەی کورد لە بەریتانیا دەڵێن سڵاو دەنێرین لە هەڵمەتی دەی تشرینی یەکەم بۆ ئازادی و جۆلان گەل هیچ کاتێک ڕێگە نادا لە پلانگەڕان و ڕژێمی تورکی فاشست و داگیرکەران کە دەسەڵاتی بەسەریاندا بێ ئەم گەلە ئازادی جەسی و جۆلان بەدەستدێنێ لە کوچە و کۆڵان و چاو شارەکاندا بەرخۆدان دەکا و تێدەکۆشێت. برای وی باش بزانبن اگر ریبر آپو ایرو 25 سالن ده زندانه دای و 3 سالن ته آگاهی جریبر آپوتنه مافی مروواتی مافی انسانتی همی جدس ریبر آپو هاتیه گرته او جبود بیدهی بونا میا لی فقط ایرو شلوا ام جارک دن سوز ددنه اما چالکیه با هر گدن خورده چالکی شگیری دادپەروەری کە لە چەندین شاری باکووری کوردستان و تورکیا بۆ داواکردنی ئازادی جەسی ڕێبەر و جەلان و چارەسەری پرسی کوردستی پێکردووە ئەمڕۆ لە 6 شار بەردەوام بوو تێیدا ڕاگەیەنراوە تا ئازادی بەدەست دێ لە تێکۆشار بەردەوام دەبین. چالکی شگیری دادپەروەری کە لە چەندین ناوچە باکووری کوردستان و تورکیا لە چوارچێ هەڵمەتی گیانی ئازادی جەسی بۆ ڕێبەر و جەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کوردستی پێکردبوو ئەمڕۆ درێژی پێدراوە. ئەمڕۆ چالکێکە لەرێک لە شارەکانی وان ئامەد ئەلە مێردیم ئەدەن و ئیستەمبول بەردەوام بوو لە بەشێک لەو ناوچانە مای 64 ڕۆژە دایکانی ئاشتی دەستی بە چالاکی کردووە و دۆستان و نوێنەرانی ڕێکخراوەکان ناوەندە جیاوازەکان و کەسانی سیاسی و ئەندام پەرلەمانانی سەردانی چالکەکان کرد و جەختیان کردەوە کە تا ئازادی جەسی ڕێبەر و جەلان بەدینەیە کێشەی کوشار سەر نابێ و ڕاشانگیان تا ئازادی بەدەست بێ لە تێکۆشان بەردەوام دەبن. پێناوپاراستن بە بەرژەوەندەکان و بەردەوامیدان بۆ ململانەیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەڵیان گرسان دەبوون دەوڵەتی داگیرکەر و پارێزەرانی سیستەمی سەرمایەداری 25 ساڵ پێش جەسی ڕێبەر و جەلان لە پلانگەڕەیەکی نێودەوڵەتیدا دەستگیر کرا و لەو بارەوە هەرێم مەحموود ئەندامی کۆمیتەی ئازادی و جۆلانیش دەڵێ هەزری ڕێبەر ئاپۆ تەنها دەرچە ڕزگاربوونی گەلانە لە کارەساتەکان و پێویستە گەل خاوەنداری لەو هەزرە بکە. گەلە کۆمەیەکی نێودەوڵەتی قێزەونی سەر گەلی کورد و تەواوی گەلانی ڕۆژهەڵاتی ناوین بوو لەو گەلە کۆمەیەدا وڵاتانی سەرمایەداری سەرڕای ئەوەی کە ڕێبەر ئۆجەلانیان بۆ پلانگەڕیە گەورەیە کە هەموو وڵاتان زۆربەی وڵاتان بەشداربوون تێدا لە هەمان کاتیشا بەو شێوەیە ویستیان لە دۆزی کورد بدەن لە دۆزی گەلانی ناوچەکە لە هەموو جوڵانەوەکانی ناوچەکە بدەن بۆ ئەوەی داگیرکاری بە تەواوەتی پێشخەن
مداخلەی ڕۆژهەڵاتی ناوینیان کرد و هەتاکو ئێستاش ئەو گەلە کۆمەیە هەر بەردەوامە بە شێوازی جا بە میکانیزمی جیا. ڕێبەر ئۆجەلان توانی تێکۆشانێکی هەرە مەزن لە ئیمراڵی پێش بخات، تێکۆشانێک کە بەردەوامی بگاتە تەواوی کۆمەلگای ڕۆژهەڵاتی ناوین و بگاتە گەلانی جیهان بەگشتی. ئێستا توانی هەموو ئەو بربەستانە ئەو دیواری گۆشەگیریە لە خۆیدا تێک بشکێنێ و لە هەمان کاتیشا تێکۆشانی خۆی فراوان کرد بۆ ئازادی گەلانی ڕۆژهەڵاتی ناوین و گەلانی جیهان. هەڵبەتە بەرامبەر بەمەش هەتاکو ئێستا کە 25 ساڵ تێپەڕیوە لە گۆشەگیرکردنی وڵاتانی سەرمایەداری هەوڵی ئەوە دەن کە بە تەواوەتی ڕێبەر ئۆجەلان لە گەلانی ناوچەکە دابڕن. خۆشبەختانە نەیانتوانیان. پژاک لەبارەی هەڵبژارنەکانی 1 ئازاری ئەم ساڵ ئێران ڕاگەنرایەکی بڵاو کردوێتەوە، دەڵێ ئەو هەڵبژارنانە لە دژی ئامانج و بنەماکانی بزوتنەوەی ژن ژیان ئازادی داوای کرد هەمووان ئەو هەڵبژارنانە بایکۆت دەکەین. پارتی ژیانی ئازادی کوردستان پژاک داوا لە سەرجەم گەلان و نەتەوە ستەم لێکراوەکان تەواوی توێژ و کۆمەڵاتی بەتایبەتی کرێکاران و فەرمانبەران، خوێندکاران، ڕۆشنبیران و ژنان دەکات کە بە شوێکی یەکگرتوانە و یەک ڕیزانە بەو پەڕیتوانەوە بەشدار بن لە بایکۆتی هەڵبژاردننی خولی 12مینی پەرلەمان و خولی 6می ئەنجومەنی دەست بژێران بە دڵنیاو هەڵوێز لەم چەشنا پاستی بێزی کۆمەلگا بۆ دەسەبەرکردنی گەرانتیکردنی داهاتووی ئازادی و دیموکراتی دەسەلمێنێ. ئەم هەڵبژارنەدا لە بنچینەدا سەرکتی ستەمکاران و دیموکراسی و قەدەغەکردنی ئازادیەکانە هەروانەی دوێنێ لە ڕاپەڕینی شۆڕژگێڕانی گەلاندا لەسەر شەقام کوشتاریان دەکرد. ئەمڕۆ ڕێگان پێدراوە خۆیان کاندید بکەن. ئەم هەڵبژارنە بەتەواتی لە دژی ڕابوونی شەقامی بزوتنەوەی شۆڕژگێڕانی هەموو گەلان و کۆمەلگەی دیموکراتدا ڕێژراوە تا سیاسەتی سەرکوت بەتەواتی بگێنێتە ئەنجام. لەژدەی مانگی ڕابردوودا پرە سلێمان ژنە چالاکبان و سیاسەتمەداری ڕۆژاوی کوردستان پاژەوەی بۆ کاریا و بەش پرسی ژنان سەردانی باشووری کوردستانی کردبوو لە شاری کەرکووک تیرۆرکرا و دوای کردەوە تیرۆریەکە هێزانمنیەکانی کەرکووک دولەڤان ئەکرەم بەرپرسی نووسینگەی کەرکووکی ڕێکخراوی ڕەژاکیان دەستگیر کردو و بەکارانی ڕوودا و کەشتا و پێسە دەستگیر نەکرا. ژنانی ئازادی خوازی باشووری کوردستان لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا داوازاتکردنی مەوسا دولەڤان بەرپرسی نووسینگەی کەرکووکی ڕێکخراوی ڕەژاکیان کردووە و دەڵێن دەبێت تاوانباران بە سزا بگەێنرێت و مەوسا دولەڤان ئازاد بکرێت. دیارە هەمانەزانین کە 26 ڕۆژ لەمە و پێش جارێکی تر دەستێکی ڕەش دەستێکی تیرۆر ژنێکی سیاسەتمەدار و ژنێکی چالاکوان لە کەرکووک تیرۆرەکات. ئێمە وەکو ژنان وەکو ژنانی ئازادی خواز وەکو کۆمەلگای عێراقی چاوەڕانی ئەوە بن کە لێکۆڵینەوە بکرێ و ئەو تاوانبارە دەستگیر بکرێ بۆ ڕای گشتی ئاشکرا بکرێ، بەڵام بەداخەوە نەک ڕادەز نەکرا و نەدۆزرایە و لێکۆڵینەوە نەکرا. ژنێ بۆتە قوربانی و جارێکی تر ژنێکی تری شەبێتە قوربانی کە 26 ڕۆژە مامۆستا دلۆڤان کە بەرپرسی نووسینگەی ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستانە لە کەرکووک دەست بەسەرە و ئەیانەوێ مامۆستا دلۆڤان لەژێر ئەشکەنجە و لەژێر گوشارە دان بنێ بە تاوانێکا کەنەی کردو دوورە لەو دەیانەوێت دۆسیەکە بە لە ڕێدا ببرێ و مامۆستا دلۆڤان لەژێر ئەو ئەشکەنجە و سزایە دان بەوەدا بنێت کە تیرۆریستیەکە یا تیرۆرەکە بەلا ڕێدا ببرێ. لەگەڵتان بەردەوام دەبین. دادگای فدرالی عێراق سێ سکاڵای لەبارەی تۆماری دەنگدەرانی کەرکووک تاوتێ دەکات. دادگای باڵای فدرالی عێراق تاوتێی سێ سکاڵا دەکات کە سێ کەسایەتی کریستیان تورکمان شیعە دژی تۆماری دەنگدەرانی کەرکووک پێشکەشیان کردووە و داوا دەکەن وربینی لەو تۆمارەدا بکرێ و ئەنجامی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک هەڵبۆشێنرێتەوە بە گوێرەی خشتەی کاری کۆبوونەوەکەی دادگای باڵای فیدرالی عێراق. ئەمڕۆ ئەو دادگای تەوتوی سێ سکاڵا دەکات کە تایبەتن بە تۆماری دەنگدەرانی کەرکووک بۆ هەڵبژاردنێکێک لە سکاڵاکان لەلایەن ئەمیل بوتروس پێشکەش کراوە کە بربژێری کۆتای کریستانەکان بوو بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە کەرکووکدا. ئەمی لەو سکاڵایدا داوا دەکات جەمی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی کەرکووک هەڵبۆشێنرێتەوە پاساوەکە شێوەیە کە گوایە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ هەڵبژاردنەکان عێراق
وردبینی لە تۆماری دەنگدەرانی پارێزگاکە نەکرۆ کۆی کە لە ماری یاسای هەڵبژاردننی پەرلەمان ئەنجومەنی پارێزگاکانی ساڵی 2023 هاتووە بە گوێرە یاسای هەڵبژاردننی پەرلەمان و ئەنجومەنی پارێزگاکانی عێراق لیژنەیەک بە سەرۆکاتی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق بە ئاوانگی وەزارەتەکانی ناوخۆ تەندروستی بازرگانی داد پلاندانان لەگەڵ نوێنەراتی پێکاتەکانی کەرکووک لە پەرلەمان عێراق پێکردنا بۆ وردبینی تۆماری دەنگدەرانی کەرکووک و وردبینەکەش کراوە. سکاڵاکی دیکە کە دادگای فدرالی تاوتوی دەکات لەلایەن حەسان تورهان سەرۆکی بەڕێی تورکمانی پێشکەشکراوە دژی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان کە تێیدا داوا دەکات کۆمیسیۆن ناچارکە وردبینی لە تۆماری دەنگدەرانی کەرکووکدا بکات. لە کەرکووک دە ئەندامی داعش دەستگیرکراون دەستگا هەڵگری عێراق وڵاوی کردوێتەوە درنگانێکی شێوە ڕابردووی کەرکووک دە ئەندامی داواکرای داعشیان بە پێی مادەی 4 لە ئاسای تیرۆر دەستگیر کردووە مەدەشڵێ ئەو دە ئەندامە لە کاتی لە کۆڵینەوە دانان بۆ داناوە کە چەندین کردوی تیرۆریستیان لە ناوخۆ دەرەوەی پارێزگاکە ئەنجامدا. ئاماژە بۆش کراوە ئەو دە ئەندامە لە کاتی لە کۆڵینەوە دانان بۆ داناوە کە چەندین کردوی تیرۆریستیان لە ناوخۆ دەرەوەی پارێزگاکە ئەنجامداوە بەوەش خراوەتە ڕوو ئەو دە ئەندامی داعش لە پاش دەستگیرکردن و لێ کۆڵینەوە سەرەتایی لەگەڵیاندا ڕادەسی دەسەڵاتی دادوەری کراون. مدیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بڵاوی کردووە لە سنووری حاجی ئۆمەران دوو کۆڵبەری خەڵکی پرانشار بە تەرخی ڕاستەوخۆی هێزە چەکدارەکانی ئێران بریندار بوون. بە گوێرەی هەواڵی مدیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان شەوی هێنی لەسەر شەمە هێزە چەکدارەکانی پاسەوانی سنووری ئێران لە سنووری حاجی ئۆمەران تەقیان لە ژمارەی کۆڵبەر کردووە بەهۆی دوو کۆڵبەر بریندار بوون و دەشڵێ کۆڵبەرانە سادی مەحموودی خەڵکی گوندی هەنگاوە ئومێد ئازەری خەڵکی گوندی گردواسکی پرانشارن باسەوەش کراوە ماوەی چەند مانگە کردنا ئاماجی کۆڵبەران بە شوێکی بەرچاو هەڵبژاوە تەنیا لە مانگی کانونیەکەمدا چولێک کۆڵبەر کوژراوە بە گوێرەی ئاماری ڕێکخراوەکانی مافی مرۆڤیش لە ڕۆژهەڵاتی کوردستان ساڵی ڕابردوو زیاتر لە 30 کۆڵبەر کوژراوە نزیکەی 370 کۆڵبەریش ببوورە نزیکەی 270 کۆڵبەریش بریندار بوون ئەمەش بەرزترین ژمارە قوربانی بوون کۆڵبەرانە کە لە دو ساڵی ڕابردوودا. دەنجامی تێکۆشان و هەوڵی بەردەوامی ژنانی ناوچەی ڕامان و هەڵەمجە گوێ دەستیان لە سەرجەمکایەکاندا دیارە بۆ پێشەنگی کۆمەلگا بوون بۆی لەم سەردەمەشدا داوا دەکرێت و کەلتورە پارێزگاری لێ بکرێت و گوێزرێت و بەنامشەکانی دیکە. شارە عەبدولکەریم بەرپرسی لە خێکێتی ژنانی کوردستان بە ڕۆژنەویزی گوتووە ئەو پێکاتە کلتوری لە ناوچەی ڕاماندا هەیە وای کردووە کە ژنان گویان لێ بگیرێ ئێستاش ناوچەکە بە تەواوەتی جیاواز بە ژن خاوەنی بڕیاری خۆتی لە دەرەوەش سەرجەم سێکتەرەکانی کۆمەلگەی ژنان ڕۆڵی بەرچاویان هەیە. تا ئێستا ژنان لە ناوچەی هەورامە هەڵەبجە و هەورامان پێگەیەکی باش و دروست و پڕبە توانای خۆیانیان هەبووە. گەر سەیرێکی ڕابردوو بکەین هەڵەبجە لە ساڵی 1990 قایمقامی ژن لە هەڵەبجە بووە ویژەگەڕێتەوە بۆ ئەو باگراوندە سەقافی و ڕۆشنبیری خەڵکی سنوورەکە کە هەیان بووە و قەناعەتی تەواویان بە توانا و ڕۆڵی ژن هەبووە. لە ناوچەی هەورامان لە ڕابردووە کەمترین هەست بە جیاوازی ژن و مێرد دوو تاکید کراوەکەمانە دوو تاکی جیاوازن لە کۆمەلگا لەبەرەوەی ئەو پێکاتە کولتوری کە لە ناوچەی هەورامانە هەیە وای کردووە کە ژن هاوشانی پیاوکار بکات لە دەرەوە و هاوتای پیا و ڕئی و بڕیارەکانی لە ماڵەوە بخوا. ئێستش گەر سەیری ناوچەی هەورامان بکەین زۆر جیاوازە هەڵەبجە و هەورامان بەگشتی هەتا ئەگاتەوە شارە زۆر ژن خاوەنی بڕیارە لە ناو خێزانە ژن لە دەرەوە کارەکە لە سەرجەم سێکتەرەکانی کۆمەلگاژن ڕۆڵی بەرچاو و کارای هەیە. فترەیەکی زەمەنی کورد ژن قەرار بووە وایان بەسەرە ئەسەپان ژن بگەڕێتەوە بۆ مەتبەخ و بۆ کارکردن بەڵام خۆشبەختانە ژن لە سنوورەکەی ئێمە ئێستا ژنی کاران و کارەکان خاوەنی بڕیارن لە پێکە حەساس و جونگە حەساسەکانی کۆمەلگا هەن ئێستش قایمقامەکەمان ژنە. دەڵێت دوایەوەی شەوی ڕابردوو چەند سەربازێکی دیکەمان لە شەڕەکانی باکووروی کردی غەزە کوژراون بەوە شکۆی گشتی ژمارەی سەربازە کوژراوەکانی وڵاتەکە لە حوتی تشرینی یەکەمی ساڵی ڕابردوو تا ئێستا گەیشتۆتە 574 سەرباز. ئەوە خراوەتە ڕووی 2938 سەرباز بریندار بوون کە برینی 1707 کەسیان سوود بووە و برینی 774 دیکەش مامناوەندە و برینی 447 دیکەش سەخت بووە. جێگا ماژەیە ماوەی 136 ڕۆژە سوپای تورکیا ببورن سوپای ئیسرائیل لە ڕێگەی ئاسمانی زەمینەوە بەردەوامە لە هێرشکردنە سەر غەزا و خان یونس ئێستا شێرشەکان بۆ سەر شاری ڕەفەح دەستی پێکرۆ بە سەدان هاوڵاتی مەدەنی کردۆتە قوربانی کۆمەلگەی نێودەوڵەتی شۆژداری دەدەنە ئیسرائیل لەبارەی هێرشەکان بۆ سەر شاری ڕەفەح.
لە دوایین هەواڵیشدا پارتی یەکسانی و دموکراسی گەلاندەم پارتی لە چوارچێ بەرنامەکانی ناساندنی پارتەکەی لەن خەرەبۆ بژاردە شارەوانەکانی باکوور کوردستان و تورکیا گۆرانێکی نوێیان بڵاوکردووە. گۆرانێکە بە ناوی دەماستارە ئەنراوکی لەلایەن مەقام بێش خەلیدە نووسراوە و کاری میوزیک و ئەرنجی کەمال یەڵدرم ئامادەی کردووە. هەروەها گۆرانێکە لەلایەن هەرێک لە گروپی ژنانی ماو ئاخینەوە دەوترێتەوە. ئەمە لە کاتێکدا کاڵبژاردنی شارەوانەکانی باکوور کوردستان و تورکیا لە 30 مانگی داهات و بەڕێوەدەچێت. دەم پارتیش دەستی کردووە بە دارانی بەشێکی زۆر لە کاندیدەکانی بەرنامەکانی ناساندنی دەم پارتی بۆ هەڵبژاردنەکە بەردەوام. دوا بە دوای هەواڵەکان BBC ئەم سترانە نوێی دەم پارتی دەبن. پێوش باشێکی بەخێر و بەرەکەتان هەبێت. Shut